بەناوی خی گەورە و میرەبان هایزانم سلااوان لەبێت خۆشحاڵم لە ئەڵلقەیەکی تری دەرەوە یاریگا دێمە لای ئێوە. ئایزانم لەم بەرنمەیەدا دوو پرسی گرنگ تاوی توێ دەکەم بە دەرلەوەش هەوڵ دەدەین کەمێک باسی و گواستنەوەنە بکەین کە لە پێش تۆمارکردیم بەرنمەی ڕوویدا و لەگەڵ ئەو تا ڕادێگەنجامی خولیش جامی شای ئیسپانیا لە کایانی بەرشۆنە بەرامبەریژبی لەشکستی خوارد گەر هەوڵماندا لەم بەرنمەیە بە تاوی جێگەی بکەینەوە بە خۆشحاڵیەوە لەگەڵ هاوڕێ بەڕێزم دارا جەلال ناوژیانی پلێکی عراق و کوردستان. داراجان سواسی ئامادەبوون یەکەم لەگەڵی شیا بە خێراتنەوەتەکەم. ئایزانم وەگاگادارن لە ماوەی ڕابردوو دارا جەلال وەکو یەکێک لە ناوژیوانانی سەراسی عراق بەشداری خولێکی کرد لە وڵاتی قەتەر بۆ بە پێویستم زانین لە بەرنمەیەدا باسێک لە چۆنێتی بەڕێوەچوونی ئەو خولە بکەین کە ئەو خولە لە وڵاتی قەتەر چۆن بەڕێوە چووە تا چ ڕادەیەک ناوژیانان سوودیان لێوەرگرتووە بۆی کە بەرەو پێش و بەرەو پێشتری بچن لەگەڵ دەستپێکی قۆناغی دۆمی خولی ناوی کوردستان کابڕیارە لافتی داهاتوو یارەکانی دەست پێ بکاتەوە. داراجان سەرەتا ئەمێ بۆ دەست پێ بکەم لەسەر ئاستی ناوژیوانی ڕەنگەم پرسیارە تا ڕادێکیش دووبارە بێ بەڵام بە پێویستە زانم بیکەم بە حکمەوەی کە بەشداری چەند دەورەیەکە کردووە دەمێ بزانم کردنەوەی ئەم خولانە یاخود ئەم خولانە کە دەبرێت یاخود ماسکەر تەدریبیانی کە بۆ ناوژیانانەکرێ تا چەند گرنگی خۆی هەیە گۆڕانکارەکانی چین لە ناوژیوانانە. بەڵێ پێشکی بە ناوی خی گەورە سپاس بۆ ئەم دەرفەتەکان محەممەد وەکو ئاگادارن ئەم فترەی پێشوو یاریەکانی خولی ناوی عێراق وەستێنرا بۆ حکمیەوەی چی کە هەڵبژاردی عێراق بەرجا لە پاڵانەتی جامی ئاسیا تا بۆ یەشی تۆپی عێراق لیژنەی ناوبژوانانی عێراق چۆنی بە فرسەتی زانی هەند ساڵانە چۆنی بە چەند ساڵجارە یاخۆ هەم بە 2 ساڵجارە ساڵانە کەم پێکی مەشق و ڕاهێنان بۆ ناوبژوانەکانی عێراق ئەکەنەوانێ واتە لە هەر محافظە و ناوبژوانی خەڵک بژێرن جگە لە محافظەی بەغدا کە بە حکمیەوەی ئەفزەڵیەترە 4-5 ناوبژان بەشدارە بن کەم پێشی وەک وەزان لە هەفتەی ڕابردوودا کەمێکی مەشق و ڕاهێنانیان پێکردین دەورێکی سقلی ناوبژوانی لە دەوحە لە وڵاتی قەتەر. ئەمە بۆچی بوو؟ ئەو ناوبژوانانی کە لەم ئەم 10 و 12 هەفتەی مەرحەلەی پێشووی خولی عێراقا بەشدار بوون کۆمەڵە ناوبژوانیان لێ هەڵبژاردن بۆچی؟ بۆی بەشدار بن لەو دەورەیە. بێگومان هەموو خولێک لە ناوخۆ بێت لە دەرەوە بێت لەلایەن هەر محازڕێ بە هەر کەسێکەوە بکرێتوانێ بێگومان سوود و ئیسفادەی خۆی هەیە یعنی چۆڵی کاردانەوەیە بێ. ئەتوان بڵم ئەم دەورەی کە ئێمە بەشدار بووین عدەدمان 25 ناوبژێوان بوو 15 مەساعد حەکەم لای من لەگەڵدا ناوبژوانی ناوەڕاو لەگەڵ چەند جەماعەتی لیژنەی ناوبژوانانی یەکێتی تۆپی پێی عێراق کە هەمووی ناوبژوانی نێودەوڵەتی و هەمووی دکتۆرای جامیعەن لە بوارەکانی خۆیانە. ئێمە کە بەشدار بووین لە وڵاتی قەتەر ماوەی 7 ڕۆژی پێچوو دەورەکە لەلایەن چەند چۆنەڵی ناوبژوانێکی نێودەوڵەتی کە ناوبژوانی تونسی بوو ناجی جوێلی کە هەرێکە لە یاریەکانی مۆندیالی کاسی عالەمی 1994 چەند یاریی بەڕێوە بدووە لە یاری بەهێزەکان لە یاری ئەرجەنتین و ڕۆمانیا لە یاری چەند یاریشی بەهێزی بەڕێوە بدووە لە یاریەکانە کە ئەمە بەردەوام ئێمە بەیانیان مەشق و ڕاهێنانمان کرد لە یاریگاکانە کە هەیەکە لە ڕاهێنەری چۆنڵی لیاقە بەدەنی توانای جەستەیی ناوبژوانەکانی قەتەر بوو ئەوە بە هەماهەنگی لەگەڵ چۆنڵی مامۆستاکان ئەوانەی کە ڕاهێنەری لیاقە بەدەنی ناوبژوانەکانی عێراق لەوێژ ئامادە بوون بەردەوام بەیانیان چۆنڵی بەرنامە و ئەو بەرنامج و پرۆگرامی کە دیانابوو بۆ توانای جەستەیی ناوبژوان ئەویان پێوتن چونکە بێگومان گرنگترینیشتر بۆ ناوبژوان توانای جەستەیە چا بۆیە بە شێوازێکی مۆدیرن بە بەرنامە بەوەقت شتێکی چۆنڵی مەزبوطیاندا ڕشتوو بۆ ئەو فترەیە ناوبژوانەکان بە هەمان شێوە لە پاژنێڕوانیشە دەستیان کرد بە چۆنڵی شەرحکردنی یاساکانی تۆپی پێ هەرێکە لە مادەی 11 و 12 کە مادەی 11 ئۆفسایدە مادەی 12 ئەختا و سلووکە هەموو فاڵ و ئەحداسەکانی تۆپی پێ کە لەو دوو مادەیە کۆبوونەتوانێت بە شێوازێکی چۆنڵی عملی نەزەری پیانەکردین بۆ نمونە ئەمڕۆ چەند حاڵەتێکی بازەکردین بۆ ڕۆژی دوایەوە ئەچوونە ناو یاریگاوە بە عملی تەطبیقمانە کرد. من ئەمەشتێکی گرنگ باسم کە ئێمە لەوێ دوو فریقیان ئامادە کرد و کە هەموو یاریزانی ئەفریقی بوون ئەمە بۆ ئەم پرسیارماکردن ئەم فریقە چین تیمن یانە نازانم چی وتیان ئەم تیپە بەس بۆ دانراوە وەکو ئیستیعدادێ بۆ مۆندیالی داهاتوو کە لە وڵاتی قەتەڕەکرێ ئەم کۆمەڵە یاریزانەی هێناون لەلایەن چەند ڕاهێنەرێکیان هەیە بەس ئیش لەسەرەوەکەن شێواز یاریکردنیان لەگەڵ حەکەمە واتە بۆ ڕاهێنانی حەکەمەکانیان دانەوە هەر لە هەمان یاریگەوتی نفسی ئەم یاریزانانە نفسی ئەم یاریگایە هەمان ناوبژوانەکانی کاسی عالم ئیشان لەسەرەکەن چ ئەم یاریزانانە وا فێرکراون کە لە یاریەکانە چەند حاڵەتێ دروست بکەن بە عەمدەن کە فێرکراو بۆچی بۆی ئاسی ناوبژوان بگاتە حاڵی بێگومان کە تۆ لەو ڕاهێنانەدا چۆنڵی ناوبژوانی دەکرد مەحازر لەگەڵا بوو
دوان لەگەڵ لایمەنەکانە دوان لاگە حەکەمی ناوەڕاستەکان لە ناوەڕاستی یاریگا پاشان چەند محازرێکی تر بە شێوە چۆنی بە شێوازی کامێرە تەسویرێکە ڕاستەخۆ شاشیان لە بەدەما بوو چۆنەری وەکو ئەتام لە وەکو ڤار تۆ چارەکێک بۆم لە 20 دقیقە لەو کەمپەیا بەدارە بووی دوایەوە توی سێری خۆتێک کردو بە ڤیدۆ بە شاشە هەموو خەڵەتەکانی پێوتی شێوازی وەستانی دووری و نزیکی لە حاڵەتەکان و کاتوانە بڵم باشترین مەعسکەر بوو باشترین خوڵ بوو کە لەم چەند ساڵانی ڕابردوودا کە بینی بێتمان سوودێکی زۆری هەبوو بێگومان هەموو ڕووداوە گرنگەکانی ناو یاریکە بە شێوازێکی تیۆری و پراتیکیش هەم لە چۆنەڵی بە شێوازێکی نەزەڕی بە شێوازێکی عەمەلیش پیانەکردین پاشان هەموو ڕۆژێکی چەند تاقیکردنوێکی ڤیدۆ تێسمان ئەکرد کە بە شاشە بوو لە ماوەی 30 سانیە کە جواب بدایە چەند حاڵەتێکی ئۆفساید بوو کە تۆڵی ئۆفسایدە بۆچی ئۆفسایدە هۆکارەکەی چییە ئەمە هەمی بە شێوازە حاڵەتە مۆدێرن و گرنگەکانی ئەم ئاخرانی هەم کاسی عالەم و ئەم خولانی ئاخریش کە چەند حاڵەتە گرنگەکانیان دانابوو کە شەرحەیە کرد باش پاشان بە هەمان شێوە کردوبیان بە چەند گروپاتێ و کە هەمویان بڵێ بۆ ڕۆژانە ئەرکێکیانایەتێک کە تۆ ئێستاعیتیاکەی دیراسەکەی بۆ ڕۆژی دوای بێن تۆ شەرحی کێتوانێ کە هەریەکە لە مەحازرە دۆرەکانی وەکوتم جەلێ دوێنی کە نابژانی تونسیە سەرۆکی نابژوانەکانی قەتەڕە هەرێک لە مەحازری دووەلی نابژانی عەبدوڵا بەلوشی کامل قەتەڕین ئەمانە لەگەڵ بە هەمان شێوە لەگەڵ نابژان چۆنڵی مەحازرەکانی عێراق هەرێکە لە دکتۆر سەبا قاسم کە نابژایکی نێودەوڵەتی و سەرۆکی نابژوانانی عێراق محەممەد عارێ و کامە هەمی ئوستازی جامیعە و نابژانی دووەلین ئەمانە هەمی چۆنڵی بەدەوام لەگەڵ یانە تاوتوێی ئەو کەمپیانە کرد زۆر باشە ینی ئەتوانین بڵین بەو خولانەی کە من ڕەنگە لە ڕێی هاوڕێتیەوە لەگەڵ بەڕێستا زۆر نزیک بووم بەڵام بەو تەجروبەی کە پیاە تێپەڕبووی کە چەندین ساڵە لە ناوباری داوەریە کارەکەی پرسیارێکمەوە بێ کە ئەتوانم بڵێم ئەم خولە باشترین خول بووە کە تۆ بینی بێتت بەشی دومین پرسیارەکەشم بە ئەوە بێ کە وەکو چۆن تیپەکانی استعدادی فەرێقیانەوە بەداخەوە لە بەروی لای ئێمە تا ئێستش عەقلیەت نەگەیشتەوەی کە بڵین تەنها فرقەتەنە ئێمە ئامادەکاری فرقەکانیشمان مانگێ پێش خولەکە تا ئامادەکاری بەیارزانەکانەکەن بە هەمان شێوە داوەرانیش پێویستیان بە مەعسکەر و ئامادەکاریانە هەیە بە تاکی چۆنەڵی ئەمە نەک بڵێ پێویستیانە هەشتێکی زەروری و ئیزباریە لە پێشەوەی خولەکان دەست پێکە یا خولە کاتێکە کە خولەکانە وەستی ئەم کەمپانە بکرێتەوە سەمەی تۆ باسێکە شێوازێکی زۆر مۆدێرن بوو بە تاکی ئاخر چۆنڵی ئەمەش خولەکە ڕاستە چۆنڵی هەموو مەحازرەکان مەحازری دووەلی بوون لەسەر ئاستی فیفایە وەکوتم وڵاتی قەتەڕی لەم کاتەیە زەزان چۆنڵی ئەو شەرەفیان پێ بەخشاوە کە میوانداری جامی جیهانیکەن چاسە لە هەموو ڕێوەکەوانێ چۆنڵی ئامادە سازیەکەن هەل ئێستا وەکوتم ئەمە فرقەیەکی ئەفریقیان پێکهێنا بۆ منە لە 22 یاریزان ئەمانە ڕاهێنراون بە چۆنڵی ڕاهێنەرش تایبەتی خۆیانیان هەیە کە چەند بەرچ ئیشی چیەکەن ئیش لەسەرەوە کە شێوازی خێداواتە فێڵکردن لە یاریەکانە شێوازی ئەحداث دروستکردن ڕوودا و دروستکردن لە ئۆفسایل لە پەناتی لە لێدانی یاریزان لە مشارەکەکردن یعنی لە هەموو ئەحداسەکانی کە لەم یاریانە بەدیمان کرد ئەو یاریزانانە وا فێرکراون وتی هەمان نفسی ئەم یاریزانانە هەمان نفسی ئەم یاریگای کە لە یاریگای ڕاهێنانەکانی سەدی قەتەڕی بوو وتی ئەمە تەنها بۆ بۆ ئەم یاریگایە بۆ نابژوانەکانی کاسی عالەم حازر کراوە ئەم یاریزانەش بۆ هەمان نابژوانەکانی کاسی عالەم حازر کراوە کە بەردەوام چۆنڵی دەستیان لەسەر ئەخوێنێ چۆنڵی بە عەمەلی لەگەڵیان تاقیکرێتەوە ئەوەی گرنگیەکەی کە بەلام چی بوو بۆ منە پێشتر چەند جاری خوڵی کەمان بینیوە بەڵام کەوی وتم حاڵەتێکەکە بۆ منە پێشتر لەوا چێ ئەو بۆ منە تۆ لە یاریێکدا بڕیارێک تەیە مەحازرەکە بە شێوازێ پێوتی بەڵام ئێستا کە تۆ بڕیارێک دەدا ئەڵێ پەنارتیە یاخود ئۆفسایدە دوای 10 دقیقە یەکسەر ئەچی تۆ بە ڤیدۆکی ڤاسێر دەکردەوە دوو مەحازر لەگەڵ یا بوو یەک و هەموو ئەحداسەکانی بۆ زوومە کردی نزیکیەکەیدەوانێ هەموو غەڵەتەکانی پێوتی یەک بەیەک کە تۆ لە شوێ شێوازی وەستانی غەڵەتە شێوازی ڕاکردنی غەڵەتە شێوازی ڕاکردنی لە یاریگایە غەڵەتە چۆن بۆچی لەگەڵ دیفاعەکانە ینی چۆن بڕیار بدەی ئیشی لای من چییە بە زیاتر کە ئەبێ چۆنڵی لە یاریەکانە کاردانەوەی هەبێ یاخود حەکەمی ئیزافی یاخود نابژوانی ناوەڕاست شێوازی وەستانی لە چیا غەڵەتە یاخود هۆکارانە چین کە نابژوانەکان غەڵەت دەکەن لە یاریەکانە زیاتر ئیشی لەسەرەوە کردو کە بێن ناوبژوان نزیک بێ لە حاڵەتەکانەوە بزانێت چۆن لە یاریەکانە ڕاکە نەک بڵێ ئەم نابژانە لیاقی هەیە بەسە نە ئەبێ شێوازێکی تەرکیزێکی وا بکە لەکوێ ئەحداثەوە چونکە وەکو تۆبی پێزانین بریتە لە لەحزەیەک یاخود ئەمە وەکو عەمەلێکی وەکو نەزەڕەشی کۆمەڵی حاڵەتا دیپشانایی کاتوانڵ هەمی حاڵەتی تازە بوون شتی چۆنڵی تازەی تێدا بوو کە پێشتر وای بە شێوازی وامانەکە کۆمەڵی حاڵەت هەبوو کە لە جارانی پێچوودا ئێمە بە فاوڵمان نزانی بە پەنالتیمان نەزانی
نابژوانی بەڵام ێسەر بە هەمان بۆ هەمان قانونە بەڵام ئەمە وای بازەکرد کە ئەمە یاری تۆپی پێشر نییە پاڵانی تیا چۆڵی دەستنەسەرشانی یاریزانی تیا ڕاکێشانی یاریزانی تیا بەڵام ئەمان هیچیشی کە ئەمان بینی بە ڤیدۆکانە دیا بوو کەمە نەفاڵ بوو نەپەناتی بوو لە لای خۆمان پێشتر بەو چاوە سێرەکە ئەمە چی بوو زیاتر قوتر بوونەوە لە قانونی تۆپیە چونکە یاسای تۆپی پیاوان لەبەرە بە ئیملاوە کۆنتاکی تەواویان هەیە لەگەڵ نابژوانە مۆدێرنەکانی دەرەوە ئەو محازرە پێوتین کە نابژوانی تونسی بوو قەتەر هێناوی کردوتی بە سەرۆکی نابژوانەکانی هەمووی قەتەر خۆی چۆن خۆی خەڵکی تونستا بەڵام هەروە کردوتی بە سەرۆکی نابژوانەکانی قەتەر بۆچی بۆی ئاسی نابژوانەکانی قەتەری بەرەو پێشتێ چون ئێستا لە تۆپی پێشا لە یاریزانەکانیان بەرەو پێش چوە یاریزانی کەسیان هێناوە ڕاهێنایی دەریان هێناوە بە هەمان شێوەش ئەو نابژوانیان هێناوە بۆچی ئیشکەن لەگەڵەوەشا وەکو خۆیان ئاماژیان پێگە ئیتیحادی تۆپی قەتەری لەگەڵ ئیتیحادی تۆپی عێراقی کۆنتاکی تەواویان هەیە لە ئاسی بەرەو پێشووی نابژوانەکانیان کە چەند ساڵی کەش مەعسکەری وایان کراوەتەوە بۆ شێوازای تەمە ناگەم کە یەکەی تۆپی کوردستانیش بە هەمان هاوشێوەی یەکەی تۆپی عێراق باەخی زیاتر بە نابژوانەکان بە چونکە بێگومان کامە هەمووکو ئەزانی لە ئەوروپا لە عێراق لە کوردستانی خۆمانە سەرکەوتنی هەموو خولێک بە سەرکەوتنی ئاسی نابژوانەکان وێ کێشە و ململانی هەموو یاریەکان باشبوونی ئاسی نابژوانەکانە ئەبینی ئەگەر لە یاریەکدا نابژان هەڵە نەکە سەیەکە تیبەکان تووشی کێشە نابن فقەکان ێنە دەرەوە نە کێشەی یازان ڕوئەدا نە کێشەی احتراز و چۆڵی کاردانەوەی ڕاهێنەکان جوزایە یاخۆ کێشە و ململانی لەرەوان هەندەرانە دروست نایە یاخۆ خولەکە ڕوویکی جوانی پیشانەدا لەگەڵەوەش هەڵە هەرە بێ بەڵام کردنەوەی ئەم خۆلانەوالە و نابژواناکە زیاتر تەرجیع بێ زیاتر خۆی هیلاکە پاشان بینینی ئەو محازە دووەلیانە کە نابژوانی کاسی عالەمیان کردووە تۆ لە نزیکەوە بیبینی ئەحداسی کاسی عالەم و بازەکان ڕووداوی جۆڵی تێڕوانینی لەگەڵ یاریزانە بەناوبانگەکانە تەعاملی کردووەگە یاریزانەکانە بە ڤیدۆ پیشانتەیە ئەمە واولێکە کە تۆش تومەحێکی زیاتر هەبێت چێژێکی زیاتری لێوەگری ئیسوادێکی زیاتری وەگری بۆی کادانەوەی لە یاریەکانە هەبێت زۆر باشە ئەگەر بێمە سەر خولی کوردستان بێگومان ئەوە هیچ هیوای سەرکەوتنی زیاترە بۆ خوازم بەو هیوایم کە بگەی بەو ئامانجەی کە خۆت ئەتەوێت لە ئاستی نابژوانیە و ئەگەر بێمە سەر خولەکانی کوردستانیش قۆناغی دومی خولی نابی کوردستان دەست پێ دەکا وەک دەزانین قۆناغی چوارگۆشەی زێڕینی خولی پلەیەکیش گەشتوتە قۆناغی چوارگۆشەی زێڕین بە حکمی بەردەوامیت لە داوەریکردنی و خولە و بەردەوامیت لەگەڵ ئەو خولەیە بامزانم بە تێپەڕبوون لە قۆناغی یەکەم ئەگەر وەکو شیکاریەک لەسەر ئاستیانەکان دواتریش وەکو شیکاری ناوژیانی حەز دەکەم شیکاریەکم بۆ قۆناغی یەکەمی خولی نابی کوردستان بۆ بکەی بە بۆچوونی خۆت بەڵێ خۆی شێوازی بەرەوبنی یاریەکانی خولی ناوی کوردستان بە هەر شێوازی ببێ بە هەر شێوازی بەڕێوە چوو ببێ جێی دەستخۆشیە لەبەر ئۆکو هەمومان ئاگادارین سەباری کوردستان بارێکی نەهەموارە لە ڕووی داراییەوە لە ڕووی تا ڕادەیەک سیاسی و کۆمەڵیش و کۆمەڵی کێشە و مەشاکیلی هەیە بەڵام یەکێتی تۆپی کوردستان چۆناڵی گوێ نەداوە بە هەموو ئەو کێشە و عەرقەوشتانی کە دروست بووە لە بەردەمیاندا بڕیاری داوە یاریەکانی خولی نایبی کوردستان بەڕێوچێ پاشان خولی پلەیەک پلە دوێ سەر لە هەفتەکانی داهاتوودا ئەوەی کە بەلام شتێکی گرنگ و باسکرد بوو ئەمسا هەر وەزری پار کە خولی نایبی کوردستان تەواو بوو یەکەی تۆپی کوردستان و کۆبنەی خۆیدا بڕیاریدا کە خولی نایبی کوردستان لە وەرزی داهاتوودا بە شێوازێکی دەوری بە دوو قۆناغ لە فڵان ڕۆژ و هەفتەدا بەڕێواچێ کە ئەمە شتێکی باشە بە پێچوانی ساڵانەکانی تر ئەمە وای لێکە کە فریقەکان ئێستعدادی خۆیان بکەن ماسکەتەریبی خۆیان کەن لە دەرەوە بۆن لەگەڵ یاریزانەکانەکان یەکەی ڕاهێنانەکانیان دەست پێکەن لە بەچی چۆڵی بە چاوڕوونیان هەبوو لەوەی کاتی یاریەکان کەی دەست پێکە بەداخەوە ئەمە لە ساڵانی پێشودا بەو شێوازە نەبوو بۆ ئێمەش کێشە ململانیە بوو کێشەیە بوو کە لە نێوان ڕاهێنەرەکان و یاریزانەکان ئەویان لێ هەو هەفتەمانە نابژوانەکانی بە هەمان شێوە ئەمەش وای لێکە کە فریقەکان ئێستعدادی خۆیان کەن لە بۆنکردن لەگەڵ یاریزانەکانە پاشان خولی نایبی کوردستان ساڵ بۆ ساڵ ئەتوانڵم ئاسی بەرەو پێشتر دەچێت بە چاو ساڵەکانی ترە بە حکمی چی منافزەکان دروست دەبێت پێشتر بۆ منە ئەگەر لە چەند یانەیەکە کۆبوو بێتەوە بۆ منە پێشتر ساڵەکانی پێش و یانی بۆ منە زێرەڤانی دەستی بەسەر نازناوەکەیەک ڕوو یاخود هەولێر یاخود هەندرێن ئێستا وای لێ نهاتوو بۆ منە ساڵی هەولێر پێشمەرگەی هەولێرە ساڵی زێرەڤانی ساڵی هەندرێنە کە ئەمە جوارێک چۆڵی ڕکابەرەکە بەهێزتر بێ لە بینی چۆڵی یانەکانە ئەمەش وای کرد پاشان بەهێزیەکی زیاتری خولەکە لە چیا دەست پێکە کە تۆپی کوردستان بڕیاری داوە هەر یانێ بۆ هەبێت چەند یاریزانێکی معتەری بێنێ ئایا ئەفریقی بێ ئەوروپی بێ ئەمریکی بێ یاخود بەڕەگەس عەرەب بێ ئەمانش بێتە وای لێگە کە بەهێنانی ئەم یاریزانە بەناوبانگانە بەرازیلی و ئەفریقی کامین لە چەند یانەکانە هەیە وای لێکە کە تاومچێژێکی زیاتر بە یاریەکاندا پاشان سەرکەوتنی کۆمەڵی یانە بۆ خولی ناوی کوردستان هەیە کە لە یانەکانی دەربەنیخان پاشان ئەمان وای لێکرۆ کە ڕێژەی هەندەرەکانی بۆ میانی دەربەنیخان شێروانە ئاکرێ بە هەمان شێوە سلێمانی
یاخۆی ئەوانی هەولێر و پێشمەگە هەولێر وایە کرد و ئاستی ڕێژەی زیابوونی هەندەران لە یاریەکانە ئەمە چێژ و خۆشێکی یاوە بە خولەکە جوانتریان خولەکە کردووە لەگەڵش ئاتوان بڵێ ئەم مەرحەلەی یەکەمە کۆتایی هاتووە تا ئێستا چۆڵی ڕکابەر هەیە لە یەکەمبوون بینمانیانی پێشمەگەی هەولێر یەکەمی مەرحەلەی یەکەم بوو منافستەیەکە لە هەردوو لە سەرەوەش لە خوارش منافزەکەی لە بین یانی دوو هۆگنەوەرۆ پێشمەگەی هەولێر لە سەرەوە لە خواری شۆتوان ڕێن چێبرچیەکە هەیە ئەوە نییە بڵێ یەکلایی بێتەوە ئەمساڵ فڵانیانە یەکەم بوو بێ فڵانیانە ئاسی دابەزی لە بەجی هەموو ڕکابەرەکان لێکۆن لە خواری شۆ بینی ینی ئاکرێ و برایەتی هەردووچیان بۆ دابەزین لە پلەکانی خوارە خاڵەکانی وەکو یەک نزیگە چا لە هەر خولێکە ئەبینی کە ئەم چێبرچەیە هەبوو ئاسی فرقەکان وەکو یەک بوون لە عەدەدی خاڵەکانە وەکو یەک لە یەکەوە نزیک بوون هەم لە ڕێزبەندی سەر و لە ڕێزبەندی خولەکە ئەمەش چۆڵی تاموچێژێکی زیاترەیە بە خولەکە لە بچی کە ڕکابەرەکە تەنها یەکلایی نەبوو بێتەوە ئەگە مقارنشکەین بە ئەوروپا بینی ئەگە خولێ یانەیەک دەخاڵی 15 خاڵی پێشکەوێت ئەبینی تا ڕادێت تاموچێژ لەو خولەیان نابینن لە بچی پاڵەوان دیاری کراوە یاخود لە خوار ئەگە فرقێکی ئازلاوازی تیا بێ سەرجەم یاریەکان بدۆڕێ ئاسی خراپ بێ بۆ دابەزین یەکلای بێتەوە تا ڕادێ ئەو ڕکابەریە نامێنێ بەڵام بینین لە خولی ناوی کوردستان لە مەرحەلەیە ڕکابەرەکان بەهێزە بێگومان هیچ خولێکیش لە ئاسی هەموو دنیا بێ کێشە و مەشاکیل نابێ خولی ناوی کوردستان لا چێوەڵی چەند ڕووداوی ڕوویا بێ لە ڕووی ئاژاوژێری هاندەران و کە یەکێتیڤی کوردستان بڕیارێکی دروستی کرد بۆ هەفتەیە یاریەکانی وەستان کۆبوونەوەی کرد لەگەڵ سەرپەرشتیار و ڕاهێنەر و کاپنی یانەکانی خولی ناوی کوردستانە کە لە نزیکەوە چۆنی ڕاوسەرنجی خۆیان بگەن کۆبوونەوەی کرد لەگەڵ سەرجەم نابجوانەکانە کە لە ڕووی کێشە و مەشاکیل و ئەوانەیە بۆچی هەموو پاڵپشتێکیانیان بۆ کە بۆچی بۆی تا ڕادێ ئەو کێشە و مەشاکیلانە کەم کات و بۆی ئێمە هەمومان بە یاریزانەکان بە ڕاهێنەرەکان بە نابجوانەکان پاشان بە ئەندامانی یەکگرتووی کوردستان هەمومان هەوڵ بین لە پێناو سەرخستنی خولی ناوی کوردستان چونکە خولی ناوی کوردستان نەک خولی تەنها بڵێ خولی هەولێرە یاخود سلێمانیە یاخود دووەکە خولی ناوی کوردستان سەرجەم شارەکانی کوردستان زۆر باشە باسی هەڵسەنگاندنی خولی ناوی کوردستانە کرد قۆناغیەکەم کە بە بەرچاو ساڵانی ڕابردوو بەرەو پێشچوونی زیاتری بەخۆبینەوە با من ئەم جاریان پرسیارەکە بکەم بۆ ئاستی داوەران بۆی کە بە چاو ساڵانی ڕابردوو لەگەڵ کۆتایەتنی قۆناغیەکەم ئاستی داوەران چۆن بۆ لەگەڵ خولی کوردستان تەعاملکردنی یانەکان وژی تۆپی کوردستانیش لەگەڵ داوەران چۆن بۆ و تا چەند هاوکار بوون بۆی کە بە شێوکی سەرکەوتوانە خولەکە بەڕێوە بچێت کاک محەممەد گۆزان چۆن یانەکانی سەعدادی تەواویان کردوبوو بۆ یانەکان یاریزانەکان سەعدادیان کرد بۆ ئامادەکاری بۆ کاری دەستپێکردنی خولی ناوی کوردستان بە هەمان شێوەش ئێمەش نابجوانەکانیش ئێستعدادی تەواومان کردبوو لە شارێکە و نابجوان لە شارەکانی خۆیانە بۆچی بۆ ئەو ئیختیباری کە پێش خولی ناوی کوردستان هەمانە چونکە بێگومان نابجوانەکەی ئەمەش تاقیکردنەوەمان پێگرا لە شاری هەولێر بۆ سەرجەم نابجوانەکانی کوردستان تاقیکردنەوەی هەم ڕاهێنان کە پێڵەن کۆپەری نابجوانەکە هەم نەزەری کە ئەو نابجوانی کە نەیتوانیا سەرکەوتوو بێ ئەو ماوەی کە هەیەی بیبڕێ لە ڕووی عەمەلیەوە یا خود لەو ئیمتیحاناتی کە نەیتوانێت سەرکەوتوو بێ مافیەوەی نەبوو کە یاریەکانی خولی ناوی کوردستان و پلەیەکی کوردستان بەشدار بێ بۆ ئێمەش ئەو تەمرین و ڕاهێنانی خۆمانمان کرد ئێستعدادی تەواوی خۆمانمان کرد تاقیکردنەوەکانمان کە زۆر بەمان سەرکەوتوو بین سپاس بخوا بەڵام بێگومان ئەتوان بڵم تا ڕادێ ئەم ساڵ کێشە و مشکلەیەکی زیاتر کە خولی ناوی کوردستان ئاسی نابجوانەکانە ئاعترازی ڕاهێنەرەکانە یاریزانەکانە لە ئاسی نابجوانەکان ئایا ئاسی نابجوانەکان بەو شێوازەیە ئەمە من ناتوان بڕیابن لە بەچی خۆم نابجوان کە بڵم ئاسی نابجوانەکان باشە یا خراپە ئەوە لیژنەی نابجوانان هەیە یەکێتیڤی کوردستان هەیە ئاهداس یاریگاکان هەیە کە ئەوان بڕیار لەسەر بەڵام ئێمە بەداخەوە عادەتەن ئێستا ئاسی ڕۆشنبیری ئێمە هەم لە کۆمەڵی لە یاریزانەکان بەداخەوە کۆمەڵی لە ڕاهێنانەکان بەداخەوە کە یاریەکدا براوە ئەبێ نابژوان کێشەی نییە نابژوان عیبی نییە زۆر باشە لەبەرچی لەبەری یارفقەکەی براوە بووە بەڵام کە یاریێکیشە تووشی شکست دەبێ بێگومان هەموو ڕەخنەکانی لەسەیە ئاخاتە سەر ئەسۆی نابجوانەکان بەداخەوە بە پێچوانە کە لە ئەمە هەنێ تەسریحی ڕاهێنەرەکانمان بینیوە کە لە یاریەک داستەکەوتو نابێ ناچێت لە بابی نابجوانیەوە لەبەرچی اختصاصی خۆی نییە ئێستا ڕاهێنەرێکمان نەبین بڵێ ئێمە لەم یاریەدا فرسەمان فوتان چانس یاوەرمان نەبوو ئیستعدادی تەواومان نەبوو گۆڕانکاریەکانمان خراپ بوو هەر یەکسەیەتە سەر بی ئەوەی هیچ بێ بە نابجوانایەتە خوارەوانێ بە ئاعترازگرتن بە شێوازێکی هین کاماتوان بڵم ئەمە شتێکی ناخۆشە بۆچی بۆ هەم بۆ لایانی دەرونی نابجوانەکان لەگەڵەوەیشە ئێمە لە یاریەکانە ئێستش چۆنڵی تەسویرێکی تایۆمانە کە یاریەکان بە شێوازێکی جوان و لە زاوی خۆیەوە بکرێت کاک محەممەد چونکە ئێستا بۆ ئێمە من بۆم لە یاریەکدا نابژان بڕیارێکدا پەنارتیە یاخۆ پەنارتی نیە یاخۆ لای منێ گۆڵە ئیلغا کاتەوە کامێرێکی وانێت بە دقیق کە بەڕووی لە هەموو ڕوئیەکان و بیگرێ بووی تۆ برایی لەسەر بێ ئێستا بۆ منە لە یاریەکدا حاڵەتێکم چۆڵی ئەمە وەکو نمونەی هێنمەوە حاڵەتێکم بەسەر هاو
بڕیاری ڕەتکردنەوەی گۆڵێکمدا لە یاری دووهۆک و ئاکرێ کە اعتراض و نارزایی زۆری لێکەوتۆ لەلایەن یانی ڕاهێنستافی ڕاهێنەرەکانی یانی دووهۆک و یاریزانەکان و بەگوایە کە بڕیارەکە من غەڵەت بووە بەش سی کامێرەمان کردوانە کامێرەکە بۆ شێوازە وازەحە نییە کە بڵێ لە سایاسە برایی لەسەر بن پاشان چا ئەمە یەخۆ ئەمە نمونێکی خۆم کە نمونێکی زیندوو بوو بەڵام من چۆنڵێ بەڵام من خۆم ئەزانم چی لە ئاسی خۆم لەگەڵ چۆنڵێ ئاخر دیفاعەکانم خۆم لە ناوەق یاریەکان خۆم ئەزانم چۆن بڕیارێکەکەم بەڵام ئەمە بەسم چییە ئەگە کامێرێکی مەزبوط هەبووە یاریەکە چۆن لە پشتی ناوبژوانەکان و بە شێوازی جوان تەسویرەکەی بکردایە تو ئەوەش ڕوونە بۆیانێک کە بڕیاری ناوبژوان غەڵەتە یاخود ڕاهێنەرەکان هەروە فێبوون بۆ شێوازە یعنی زۆر جار کە بڕیار لەسەر چۆناڵی بێگومان کە ناوبژوانێکیش هەڵاکە بە هەمان شێوە یەکتۆپی کوردستان لێژەی ناوبژوانیان عقوبەیەن عقوبەکە بۆچی بۆ ئەم ناوبژوانە بەخۆیان بچێتوانێ بۆ چەند هەفتەیە دوو هەفتە سێ هەفتە عقوبەیەن بەڵام من چۆنڵێ تەمەنێواکەم کە یەکتۆپی کوردستان بیر لەوە بکاتەوە کە بە شێوازێکی جوانتر بە شێوازێکی مەزبووتر کامێرە لە یاریەکانە نەک کامێرێت چۆنکە تۆ کامێرە لەم سەری گۆڵەکۆدانێ ئەی گۆڵی ئەو سەر ئەو پشتی لایمەنەکە ئەی گۆڵی ئەمسا ئەی ناوبژوانەکە کە لە خەتەکان نزیکە ئەمر بۆیە چۆنڵی کێشەیە بۆ ناوبژوانەکان دروست دەبێ ئەگە ئێمە تەسویرەکان باش بێ ڕووی لێکدانەی جوانی باشی هەبێ هەمووی قەنەعەتێکی پێیە کە بڕیارەکەی ڕاستە بڕیارێکی غەڵەتە ئەتوان بڵم چۆنڵێ ئەوە کێشە گەورەترین کێشەیە کە بوونی کامێرە تو بە مۆبایلێک و تەسویرەکە لە شێنزەوە تۆ چۆن بە مۆبایلێک و بڕیار لێوادی کە بڕیاری ناوبژوان غەڵەتە یاخود درێخە تۆ لە ئەوروپا بۆ هەموو کامێرە بۆ هەموو علم و لێکدانەوە دووبارەکردنەوە و زوومکردنی ئێستا بە چەند شیکاریەک ئەنجا بڕیار لەسەرێنە بەڵام تۆستێکی بە تەسویری مۆبایلە یاخۆ بە بەبوونی یەک کامێرە لە یاریگاکەیە تۆ چۆن بڕیار لەسەر لایمەنەکەی کە بڵێ بڕیارەکەی غەڵەتە دروستە ئەتوان بڵم ئەمە گەورەترین کێشەیە کە هەم بۆ یەکتۆپی کوردستان بۆ ناوبژوانەکانیش کە ناتوانێت دڵنیا بێ لە بڕیارەکەی خۆی کە داوێتی کە ڕاستە یاخود دوستە بەڵام لەگەڵەوەیشا بێگومان ئێمەش ناوبژوانەکان وەکو سەنجاری وەکو یاریزانەکان چۆن لە یاریەکانە فرسافوتێنێ ڕاهێنەرەکان هەڵاکە لە گۆڕانکاریەکانە لە خوێنەوەی بۆ یاریەکانە ئێمەش ناوبژوانەکانی بە شەری ئینسانی لە یاریەکانە غەڵەت دەکەین بەڵام غەڵەتەکانمان عەمدەن نییە بۆ نمونە ئەگە من لە یاریەکە باشم ئاستم باش بێ سەرکەوتوو بێ چییە چانسمە بێ لە یاریەکانی تریشا بەردەوامم تموحم هەیە لە یاریە کۆتاییەکانە زیاتر دووبارە بم پشتم زیاتر پێ بەسرێ سەرم خەم بۆ پاڵەوانێکی گەورە لە کۆنیفا بێ یاخۆ ئەمانە تموح هەیە زیاتر بێ بەڵام ئەگەر لە یاریەکەیە بۆ منە هەڵەیە بکەم ئایا هەڵەکەم فرقێ زەرمەند بێ فرقێ سوودمەند بێ خۆ من چۆنەڵێ هیچ سوودێکی بۆ من نییە بەڵکو چی زەرەکەی بۆ من خۆم تووشی عقوبا چەند هەفتەیە ڕاگیرێ چێ دەستخۆشی ولیاکە کاتەوە بێ کەواتە ئەبێ ئێمە لەوە تێبگەین کە هەڵەکان لە یاریەکانە هەڵەی عەمدەن نی لە یاریەکانە تا ئاسەی هیچ یانەیە ڕوون نەبێتەوە کە بڵێ ناوبژوانی هەڵەیەکی ڕەت کردوەوە لەبەرچی چۆن یانەکان ئێستا ئێمە یانەکانی من خۆم ناوبژوانی سلێمانی یانەکانی سلێمانی هەوڵێن تموحیان هەیە خۆیان یەکەمن میش وەکو ناوبژوانێکم حەزەکەم تموحمێ خۆم لە یاریەکانە ئاستم باش بێت کەواتە هەڵەکان هەڵەیەکی عەمدن نییە لە یاریەکانی شاکری بۆی هیوادارم زیاتر لێک تێگەشتن هەبێ لە نێوان ڕاهێنەرەکان لە ڕێوازی احترازگرنیان بەرامبەر ناوبژوانەکان یاخود ئاسی ڕۆشنبیری یاریزانەکان بیر لەوە بکەنەوە ینی کە تەنانەت ئێستا حەد نەوە ئەوروپا ئەمریکا وەکو پاڵەتی ئاسیا هیچ سول لە ئەوروپا وەرمەگرن لە ئاسیا وەگرن بینیمان چەند هەڵێکی گەورە ڕووی داوە چەند فریقەیە بە هەڵەی ناوبژوان کراونەتە دەرانێ هەر لە مەرحەلەی یەکەم جامی ئاسیا 12 ناوبژوانیان لە ئاسیا تۆپی ئاسیا و لێژەی ناوبژوان 12 ناوبژوانیان ناردۆ بۆ ماڵەوە بۆی هەڵەکان و کە هەمووی ناوبژوانی نێودەوڵەتین ئەی بۆچی تۆ کە ناوبژوانێت چەند یاری ناوبژوانی بووە کە ئاستی باشە لە یاریەکان سەرکەوتووبی هیچ کێشەیە بەڵام کە یاریەکە هەڵەیەکە هێتە بەرامبەر کامێرە هەموو چۆنەڵی ئفتزازێکی زۆری پێوەکی ئەترازیەگریت چا بۆ ئێمە وەکوتمە هەمومانە بێ بە هەوڵ بێن لە ناوبژوانەکان پێویستە زیاتر باە بە خۆیان بدەن چونکە ناحەقی وەش بگرین یانەکانیش مەسەفیان زۆر کردووە عەقدیان ناو بە یاریزانەکان چەند یاریە چەند یاری بە هەڵەی ناوبژوان بدۆڕێ لەوەشان ناحەقی ناگرن بەڵام ئێمە بە هەمومانە بێ هەوڵ بین بە وەکو پێشتر وتم بە یاریزانەکان با ڕاهێنەرەکان بە ناوبژوانەکان خولی تۆپی کوردستان جوانترکەین زیاتر پێشی خین چونکە بۆ زیاتر ناشرین نەبێ بە قسە و ناشرین و هەڕەشەکردن و ئەترازگرتن و کێشە و ئاژاو لەلایەن هاندەران و یا خۆر کێشەوە چونکە ڕاهێنە زۆر گرنگە کاک محەممەد باوەڕکە ئەو کۆمەڵە یانە هەیە ڕاهێنەرەکانیان ئاچی ڕۆشنبی زۆر باشە تەعاملیان زۆر جوانە ئەو فرقەیەکە هیچ یاریزانی قسە ناکە کە تۆ ڕاهێنەر هەموو دەقەیە قسەی کرد کێشەی کرد ئاڵۆزی نایوانێ یاریزانەکانیش بە هەمان شێوە چاولەکەن چونکە بۆ چونکە ڕاهێنەر سمبولی فرقەکەیە داینەمۆی فرقەکەی کە ڕاهێنەر باش بوو سەقافەتی جێبوو پێگەیەکی گەورەی هەبوو لە یانەکەدا یاریزانەکانی چاولەوەکەن هیچ کەسی ناتوان کێشە و مشکلە دروستکە بەڵام کە تۆ بینین ڕاهێنەر کادانێکی گەوراکە یاریزان چاوی لێکە هاندەر چاوی لێکە بەڵام بەداخەوە ئەمە لەبەرچی ڕاهێنەرەکان زۆر جار مبەڕیر بۆ دۆڕانەکەی خۆیان بۆ یانەکەیان بۆ چۆنڵی بەرپرسی و سەرپرشتیارەکەی خۆیان هێناوانێ بەچی بە هەڵەی ناوبژوانە
زۆر باشە بە هیوایەوەی کە قۆناغی دۆمی خولی ناوی کوردستان ئاسێکی باشتر و باشتر بەڕێوبرە و یار هاوکاری زیاتری ناوژیوانانیش بکرێوەکۆی داراژوتی من 100% لەگەڵێم یەکمان هیچ ناوژیوانێک ئامانجی نییە بۆی کە خۆی بخاتە هەڵەوە یاخود بانقەس هەڵێک ئەنجامدا لەبەرەوەی ئەمە کێشە لەسەر داهاتوی خۆی دروستەکە لەبەرەوەی لە یارەکانی داهاتوو یانەی هەریەتەوە یاریەکە بەڵامەوە ڕەنگە دەرفەتی ئامادەبوونی لە یارەکانە نەبێ لەگەڵ ئەوەی کە لەم بارودۆخەیە لە باسکردن لە گواستنەوەی زستانی یاریزانین کە تەنها چەند ڕۆژێکی ماوە دەرگای گواستنەوەی یاریزانان داخرێ ئەو گرێبەستە گرنگترینە و گرێبەستانەی کە لەم هەفتەیە ڕووی داوە کە یانەی میلان گرێبەستێکی ڕۆشتنی یاریزانێکی ڕوا گرێبەستی یاریزانێکی دیکێناوەتە ڕیزەکانی بالۆتێلی پەیوەندی بەیانی مارسیلیاوە کردەوە وەکو دەزان لە هەفتەکانی ڕابردوش فابریگاس پەیوەندی بەیانی مۆناکۆ کردووە لەوانەش دیۆنگ پەیوەندی بەیانی بەرشەلۆنەوە کرد گرێبەستی و ئەستێرە لاوەی کە کۆمەڵێک لایەنە گەورەکانی ئەوروپا شەڕیان لەسەر دەکرد و لە هیگوینەوە دەست پێ دەکەم پاژەوەی هیگوین گۆڵکاری خولی ئیتالی بوو بە ئەنجامێکی گەورە لە ناپۆلی هاتە یۆڤانتۆس 2 ساڵی سەرکەوتوی لەگەڵ یۆڤانتۆسیش بەڕێکرد بەڵام 6 مانگی ژێر 6 مانگی ژنا لەبەرەوەی هیگوین تەنامی 4-5 مانگ لە میلاندا بوو لەژێر پەستانە بەڕێکرد ئێستا هیگوین دەواازەیەکی تری بۆ یاریکردنی دۆزیێتەوە بەڵام ئەمە ڕکابەریەکە تەحەدیەکە کە هیکات تۆ پەیوەندی بە خولی پرێمەرلیگی ئینگلیزیەوە بکەیت و بە تایبەتیش لەوێ ینی چێلسی گرێبەستکردنی چێلسی لەگەڵ هیگوین و هەروە ئەو هەڵبژاردننی هیگوین تۆکو خۆت پێ دوایەمە ئەم گرێبەستە تا چەند گرنگە و تا چەند قورسە بۆ هەردوو لە بەڵێکام هەڵام فتری تەنەقولاتی کە لە گواستنەوەی زستانی یاریزانەکانە دیاریکراوە بێگومان چۆڵی گۆرانکاری گەورە ڕووی نییەوە ینی بە چاو ساڵەکانی پێشە بڵی کۆمەڵی یاریزانی معتەریف و گەورە لەیانەیە کۆ چۆتە یانێکی خۆی بەجێهێشت و یاخود لیانەکانەکان بۆندی زۆر گەوریان کردبێ بەڵام ئەو وەکوتم ئەو دووسێ حاڵەتە بەرچاوە زیاتر ڕوویداوە هیگوان یەکێکە لەو یاریزانەی کە حەزەکە لە توانای بەخۆی هەیە سیقی بۆ هەیە لە هەموو خولەکارێکە بینیمان پێشتر لە خولی ئەرجنتین و یاری کرد و ئاسی پێشەش بوو یانی ڕیامەدی داوای کرد هاتە خولی ئیسپانی تا ڕادێ ئەتوان بڵم گۆڵکاریش بوو سوودیشی هەبوو بۆ یانی ڕیامەدی بەڵام لەبەرێتی یانی ڕیامەدریت یاریزان زۆر بە ماوەی درێژ ئسلوبی یانەکەەوە ماوەی درێژ لەو یانەدا نامێنێتوانێت دوای چەند ساڵی ئەتوانم بڵم بەڕێیەکە هیگوانی ژێکێ بوو لەو یا هاشەوە یاریزانەکانی وەکو ڕۆبن و شنایدەر و چۆکی ئەوانەی کە لە یانەکەدا ڕۆی بێگومان هیگوان لە دوای خولی ئیسپان چۆر چۆنڵی خولی ئیتالیا و بە هەمان شۆر لە خولی ئیتالیا وکو خۆش ئاماژە پێدا سایکەوتوو بوو لەگەڵ هەموو یانەکانە لەگەڵ ناپۆلی لەگەڵ یوڤانسە کە بۆ گۆڵکار لەگەڵ ینی میلانیشە لەو ئاستە خراپ و نەبوونی کەم یاریزانی بە ئەزموو لە یانەکەدا تا ڕادێتوان بڵم هیگوین هیوایەشی بەخشی بوو بە هەندەرانی یانی میلان لە چەند یارێکدا گۆڵیە کرد چۆڵی هەوڵەیە یوگوین لە هەر یانێکا بێ چۆڵی بە عشقەوە یاریەکە بە حەزەوە یاریەکە بە تموو حەوایاریەکە ئەگەر یاریەکانی شابینین ئەگە گۆڵکاریش نەکە بەڵام جوهد و وەکو یاریزانێکی چۆڵی قاعدی فریقەکە دەرەکەی بەڵام لەگەرش ئەتوان بڵم ئەمە سیقە بەخوو بوونێک و متمانێکی گەورەتری خۆیەتی هاوشێوەی مۆرینۆ کە حەزەکە لە هەموو خولێکە کاری ڕاهێنەرێکە بە هەمان شێوە وەکوتم هیگوین لە ئەرجنتینەوانێ بۆ ئیسپانیا لە ئیسپانیا بۆ ئیتالیا لە ئیتالیا بۆ خوری پرێمەرلیگی ئینگلیزی یانیشی گەوری وەکو چێلسی ئەمە متمانە بەخۆبوونی یان هیگوانێک کە بڵێ ئێسش من هیگوانە ماوە ئەو هیگوانی هەڵبژاردەکەنە ئەو هیگوانەی یانەکان ماوە کە بتوان لە هەموو خولەکانە لەگەڵ هەموو یانەکە شێوازی خۆم بگونجێنم لەگەڵ شایان هیگوین پێشتری کە یانەکانی ئەرسیناڵ لە ساڵەکانی پێشودا چەند جارێک داوای کرد و هەر ئارسنفینگەی کە زۆر تامەزۆ هیگوین ببوو یاریزانێک کە چۆن وەکو ڕەسر حەربە وایە لە یارەکانە جوڵەی هەیە گۆڵکاری هەیە ڕاستە بە شێوازێکی مەهاری نیە بەڵام قووەتێکی هەیە لە هەموو شێوازێکی هەیە کە لە یارەکاندا یاری بکە بتوانێت خۆی بگونجێنێ ئوسلوبی یانی چۆسیش لەگەڵ هیگوانە ئەگونجێ بۆچی چەند یاریزانێکی هەیە بۆ منە هازاردی هەیە کە یاریزانێکی مەهاریە ئەسێسەکە بۆ هیگوان پێویستی بەچیە یانی چۆسی گۆڵکارێکی هەیە کە بتوانێت چۆڵی گۆڵی بۆکە پاشان هەر فابریکاز کەلیانەکەدا ڕۆشتووە پێویستی بە یاریزانێ بوو یانی چۆسی کە وەکو بەدیلێک بهێنێتە ناو پێکاتێکە ئەتوان بە بۆچوونی من هیگوین لە خولی ئینگلیزیە تا ڕادێکی باش ئەتوان بڵم سایکەوتی لەژێر سەرپەرشتی ساری بۆ چوونی تۆ لەسەرەوە چێ لەبەرەوەی ڕیکۆردێکی زۆر گەورەی لە خولی ئیتالیا تۆمار کردو کە خولی ئیتالی بە خولی بەرگریکاران ناسرا بەڵام هیگۆین کەسێک بوو لەوەی لەگەڵ ساریە
ئەم ڕیکۆردەی تۆمار کرد. بەتاکیە چۆن ئێمە بێگومان هێنانی هیگوین بۆ یانی چەسی اختیاری ساریە بەتەنیا چونکە ئەم یاریزانە ئەم ڕایەنە تۆ خۆی چۆڵی دیراسی هیگوینی کردو بۆیە لەم فەتری زستانیا چۆڵی بۆندێکی گەوری یاوتێ چەند جارێ داوای کرد لەو فەتری کە ئێس چەند هەفتەیەکی ما بوو بۆ زستانە بێگومان لە چەندینەکە بڵاو بوویەوە کە ساری داوای هیگوینەکە داوای کردووە لە بەرپرسانی یانەکە هیگوین بۆ بگونجێن بۆچی لەگەڵ ئوسلوبی ئەم شێواز یاریکردنی ساریە ئەگونجێ پاشان شێواز و تەحەروشی هیگوین ئەتوانم لەگەڵ خولی پلیمەرلیگی ئینگلیزی شادێت چونکە هیگوین بیدایەتی سەرهەڵدانی یاریکردنی لە خولی ئەرجەنتینا بوو کە تا ڕادێ هاوشێوەیەکی خولی ئینگلیزی هەیە لە نێوان خولی ئەرجەنتینەکە لە سورعەتی یاریکردن لە تۆپ گواستنەوە پاشان هیگوین جێگەرە یاریزانەی کە وەکوتم مواصفاتی چەند یاریزانی تیا چونکە کۆمەڵی یاریزان هەیە مواصفاتی کەمە مواصفاتەکان لە ڕووی لە شێواز ئوسلوبی یاریزان یاریکردن کۆمەڵی یاریزان هەیە بەس ئوسلوبی ئەوەیە کە بتوانێت تەحەروکە شێوازێکی مەهاریە ئەو قووەتەی نییە کە بتوانێت یاریزان هەبێت سەر لێ بدا توانێت هەبێت لە دەرەوە شوور لێ بدا توانێت هەبێت بزانێت لەکوێ ئەوەزێ هیگوین هاوشێوی یاریزانەکانی وەکو کریسپۆ و ئینزاچی و ڤانستەڕۆی ئەوانە هەیە کە ئەتوانێت لە هەموو دەقیقا گۆڵ بکات شێوازی وەستانی لە یاریەکاندا بەڵام لە تا ڕادیۆتان بڵم بگە هەڵبژاردەکەیدا سەرکەوتونەوە زۆر باشە. گرێبەستی دیۆن کە بەرشەلۆنەیەک لای کردەوە لە گواستنەوەی هاوینەدا لەمایە بەسەر ڕکابەرەکانی سەرکەوت بە تایبەتی مانچستەر سیتی هەروەها یانی مانچستەر دیانەی ڕیاڵمەدەید کە بامان شێوە سەرجەمیان چاویان لەم یاریزانە بوو کە هەمویان چاوەڕێی داهاتوێشی گەشی لێکەن لە هێڵی ناوەندا لە شێوازی گرێبەستکردنی بەرشەلۆنایە من ئەوەی یانی حەزەکەم بۆ چوونی تۆ لەوەیە وەرگرم گرێبەستکردنی لەگەڵ مۆریۆ کە بەرگریکارێکە تەمەنێکی زۆری بەڕێکردووە گرێبەستکردنی لەگەڵ چیڤن پرینس بواتینگ کە هەموومان نەزانین بواتینگ یاریزانێکە لە پاش کەوتنێک تا ڕادەیەک لەگەڵ ساسۆلۆیە دەرکەوتۆم گرێبەستەشی کرد هاوینش لەگەڵ ڤیداڵا کردی بەڵام ئەم جاران گەڕایەوە بۆ گرێبەستی لاوەکوی چۆن گرێبەستی ئارسەر میلۆشی کردبوو ئەم شێوازی گرێبەستکردنی بەرشەلۆنە بەڕای تۆ چواتایەکی ینی زۆر جیاوازە گرێبەستەکانیان ئەم گرێبەستانی کە هێناوێتی بەرشەلۆنە بۆ نێناو بڵێ بەرشەلۆنە هێنانی یاریزانانە ئەتوانێت ئەبتاڵ بەرێل لەسەر ئەساسی ئەم یاریزانە ئەتوانی خولی ئیسپانی بەرێو لەسەر ئەساسی ئەم یاریزانە بەڵام وەکو بەدیلە خاصم بواتین کە هێناوێتی بۆ هێناتی بۆ بەدیلی سوارێز ئەگەر سوارێ تووشی پێکام و ئەگەر لە چەند یاریەکدا نەتوانێت چانسیەوەی نەبێ یاری پێ بکە یاری بەمکە بۆ مرکزی ئەو هێناتی چونکە لەو شێواز لەو شوێنەیە یاریزانێکی وانە بەرشەلۆنە بەڵام هێنانی دوویۆن وەکوتم بەرشەلۆنە و ڕیاڵمەدی دویانی گەورن دویانی زلهێزن ئەگەر توستنێکیە بچێ لەگەر هەر یاریزانێکی ئەوروپاوە هەر یاریزانی یانەکانەوە تا ڕادێت چانس ئەگرێتەوە بۆ بەرشەلۆنە بۆ یانی ڕیاڵمەدی لەبەرچی خەونی زوبەی یاریزانەکانە کە بۆ ڕۆژێکیش بێ بۆ وەرزێکیش بێ لەگەر یانی بەرشەلۆنە و ڕیاڵمەدیدا بکەن ئەمە تەنها چۆڵێک بردنەوەی بەرشەلۆنە بەسەر ماسەسی و یانەکانی ترێک لە هێنانی دیۆن ئەمە بوو بەڵام لەگەڵ شادیۆن یاریزانێکە تەحەڕوکە یاریزانێکە شێوازی لەگەڵ ئوسلوبی بەرشەلۆنەدا ئەگونجێ بۆیە هێناویانە چونکە بەرشەلۆنە ڕتمێکی تایبەتی بەخۆی هەیە پێویستی بە کۆمەڵ یاریزان هەیە کە شێوازی ور یاریکەن لە یاریەکانە شێواز تا ڕادێکیش مەهاری بێ بتوانێت لەگەڵ یاریزانەکانی تری وەکو میسی و ئەمانەیە تێبگا لە یاریەکانە پاشان لەگەڵ کۆتینەوە ئەتوان بڵم هێنانی ئەم یاریزانە چۆڵی لە ساڵی شاگە ئیسپادی نەبێ سوودی نەبێ بەڵام لەگەڵ ڕتمی بەرشەلۆنە وەرگێ بۆ ساڵەکانی داهاتوودا سوودمە دەبێ بەڵام لە بڵم هێنانی گرێبەستەکانی بەرشەلۆنە ئەم دوو گرێبەستی کە کردێتی گرێبەستی ئیجباری بووە بەزەوەی کە گرێبەستی خۆیەتی گرێبەستی دیۆنگە زۆر باشە هەر لەسەر بەرشەلۆنا مێنمەوەکو کۆتاتەوەری بەرنامەکە کە قسەی لەسەر بکەین و ئەم شکستەی بەرامبەر ئیشبیلە تۆماری کرد ئێمە چەند یاریمان بینی ماوەیەک میسی تووشی پێکانە لە مودەی لە ماوەی ڕابردوو بەرشەلۆنە سەرکەوتوو بوو لە تاقیکردنەوەکانیان بە تایبەتی یاری بەرامبەر ئینتەر میلان دواتریش بە یاری بەرامبەر ڕیاڵمەدید کە یاری کلاسیکۆ بوو بەڵام ئەم تاقیکردنەوە لە غیابی میسیە لە وجودی میسی و دوورکەوتنەوەی میسی لە یارەکانی بەرشەلۆنە ینی بەرشەلۆنە مەستایلێکی جیاوازترە لە ساڵانی ڕابردووی لە یارەکانی چوونی جامیشایە شکست بێنە بەڵام ئەم جاریان شکستی بەرامبەر ئیشبیلێنە بە دوو گۆڵی بێ بەرامبەر کە دەبێت لە یاریگای کامنووە قەرەبووی بکاتەوە بێگومان هەمومان دەزانم و چۆن تەنان لە لیڤانتیش بەرامبەر لیڤانتیش شکستی خوارد و دوای قەرەبووی کردەوە ڤالڤێردی پێ دوایە چ دەکات لە بەرشەلۆنەیە ینی لە کاتێکا ڤالڤێردی نوێکردنەوەی گرێبەستەکەی لایانی بەرشەلۆنە کۆکو خۆی باسێکاڵێ من زۆر مرتاحم لە بەرشەلۆنە پەیوەستە بە ئەنجامەکانی ئەم ساڵیانەکەەوە
بەڵێ کام محەممەد بەشەرۆنەی ئێستا زروفی تایبەتی لەبەتی کۆمەڵی یازانی گەورە لە یانەکەدا ڕۆشتون تا ئەسەر نەیتوانیوە بۆ شێوازە کۆمەڵی یازانی گەورەتر بهێنێتە ڕیزەکانیانێ لەبەرچی هەر مجازەفەیەک لە یاریەکاندا کادانێ بۆ یانی بەرشەلۆنە چونکە تۆ زانیت لە ساڵانی پێشودا چاوی ڕۆیوە ئینێستا ڕۆیوە باشین یازانی نیماری یازانکی باش و لێ هاتوو پێویست بۆ بەرشەلۆنە ڕۆیوە لەگەڵ ئەوێشا تۆ تا ئێستا بۆندێکی گرانبەهاو نەکرێەوە بجگە لە هێنانی کۆتینیو کە تا ئێستاش نەیتوانیوە ئایا هۆکار کۆتینیو خۆیەتی ئایا هۆکار ڤالڤێریە کە نەیتوانانی کۆتینیۆ لەگەڵ ئوسلوب و ڕتمی بەرشەوەدا بگونجێت چونکە ئاسی جێگی نیە یاریەک بین ئاسی زۆر باش یاریە بینین ئاسی وینێ بەڵام لەگەڵ ئەو تومە زۆرەی هاندەرانی بەرشەوەدا نەبوو پاشان تو ئێستا چێو بەدەستەوە ماوە چۆڵی ئاسی سوارژی ساڵ بۆ ساڵ یەتە خوارەوە ئەبینین سواری وەرزی ساڵەکانی پشت ئاسی باشی پێشکەش کە لە دوای لە ریڤەرپوڵاتە بەرشەوەنە ئێستا لەم ساڵانەدا ئاسی وەک پێویست نییە تۆ چێو بەدەست ماوە لەم کاتەیە کە فریان ڕزی فرقەکە بێ کە داینەمۆی فرقەکە بێ کە ئەسیز بێ کە ئەسیز بێ لە فرقەکە بۆ فرقەکە دروست بۆ هجوومەکان دروستکە کە گۆڵکاری فرقەکە بێت چێو بەدەستمەوە میسیە پاشان لەگەڵەوەدا ئەگە تۆ میسی یاری پێ نەکەی لە چەندیاریدا کادانەوەی تەئسیریە بێت لەسەر فرقەکە لە یاری دەرونی فرقەکە تا ڕادەی کەمە بێتەوە بە پێچەوانەوە لە یانی دەرونی فرقەی بەرامبەر بەرز دەبێتەوە چونکە ئەبینی ئیشبیلیە تا ئێستا لەم چەند ساڵان دوو جار لە ینی بەشۆنی بێتەوە هەدوایەکە لیۆنێل میسی ئامادە نەبووە ناڵێن ساڵ لە سەر هۆکارەکەی یاری پێنەکردنی میسیە ئەبینی چەند پاشام کە شکستێنەوە بەڵام ئەڵێن میسی لە ئێستادا بۆ بەشەوەنە کاریگەری گەوری هەیە لە یاریەکانە ضرورەتی گەورەیە کەواتە یاری پێنەکردنی میسی یاخو کۆمەڵی یاریزان کە لەم شەودا یاریان نەکرد هۆکاری سەرەکی ڤالڤێریە ڕاستە لە یاری پێشودا چۆڵی لە یاری دۆمیان ناتوانێت قەرەبووی کاتۆ کە لە یاریەکەمان شکستی هێناوە لە قۆناغی پێشودا لەم قۆناغەدا بەرامبەر ئیشبیلە دوو هیچ دۆڕاوە کە ئەمە شکستێکی گەورەیە بۆ بەرشەلۆنەدا یەکەم یاری بەرشەلۆنەشە کە لەم ساڵدا هیچ گۆڵی نەکردووە بەڵام ئەتوان بڵم زۆر قورسە کە تۆ بتوانیت لە نیو کامپا 3-0 لە یانی ئیشبیلیە بکەیتەوە بەبوونی میسی شەوانێ بەڵام لەگەڵ میسی کاریگەری تاوی هەیە نیوکام مەنجەنیقێکی گەورەیە بۆ یانە زلهێزەکان نەوە بۆ یانە ئیشبیلیە بەڵام یانی ئیشبیلیەش سوود لە یاری یەکەم وەرئەگرێت کە گۆڵی لێ نەکراوە بە دوو بە هیچیش بدوێتوانێت احتیفازێکی تەواو بەخۆیە ئەوەی یاری لەگەڵ بەرشەلۆنەش کرد تا ڕادەیەک شێواز یاریەکان وەربێ وەکو فرقەیەکی تری ئەوروپا نییە بڵێ بەتاجی لە خاص لەم یاریانە دەکات محەممەد کە تۆ لە یاریگەی خۆتە دوو گۆڵ پێشکەوی گۆڵی لێ نەکرێت تا ڕادەیە چانس زیاترە بێ کە تۆ ئەگەر هەر حاڵەتێکە بە مرتەدا بێ بە تۆ بێکی سابت بێ لەناو نیکاپا گۆڵێکی ئەرچی بەرشەلۆنە زۆر قسەکە بێت 4 گۆڵکە کەما دوام لە مجازەفەیەکی گەورە یاخود هەر ڤالڤێری و بەرشەلۆنە خۆیان نایانەوێت ئەم ساڵ بایەخی زۆر تەواو بە جامی شای ئیسپانیا بن بۆیە هەموو یاریەک بۆ شێوازە یاریەکەن یان چۆڵ یان مجازەفەیەکی کردووە ئەمە تێناگەم بۆیە هۆکاری سەرەکی لە شکستەکەی بەرامبەر ئیشبیلیە من ئەیژێرمە بۆ ڤالڤێری بەسەرکی خۆشی تەحمولیەکە لە یاری دووەمی بەرامبەر ئیشبیلیە واتە توانین بڵین بەرشەلۆنە ئەمساڵ ئەگەر لە جامی شای ئیسپانیاش دەرکرێت کێشەیەک نەبێت لەسەر ڤالڤێردی لەبەری فرقەکە ئامانجی بردنەوەی چامپیۆنز لیگ بێت بەتاکید بەڵام لەگەڵەوەیشا ماڵاواییەکە بەڵام لەگەڵەوەیشا بوونی نازنا بۆ فیقە بەهێزەکان هەر پێویستە کە تۆ ئەگەر ئەبتاڵیش نەبێت تا ڕادێ خولی ئیسپانی جامی شامە تو بڵم تا ڕادێ بۆ ڕاهێنەرەکە بۆ یانەکە ئەبێ بە دەستکەوتێکی گەورەنە بەڵام دەستکەوتێکی سەرەکی بێت کە تۆ لەس ئاسی ناوخۆی وڵاتەکەدا کە پێشتر ئەم نازناوە بە خۆتەوە بووە بەڵام لەگەڵەوە وەکوتم ئامانجی یانی بەشەوەنە ئەم ساڵ پێشیش باسمان کردووە بەڕێوەبردننی خولیانە پاڵانەکانی ئەوروپایە بەڵام ئەگەر بەم ریتمە یاریکە بەم شێوازە مجازەفە یاریکە وەزی ڕابدووە چونکە هەڵە لە قۆناغی ئەبتاڵە مەرحەلاتی یەکەم ئەگەر هەڵەیە بکە ڕاهێنەر یایزانەکان ئاسیان خراپ بێ قەرەبووی توانێت قەرەبووکردنەوەی هەیە بەڵام لە قۆناغەکانی شانزەیە هەڵەی ڕاهێنەر کاریگەری هەڵی کوشندە کاریگەری تەواوی هەیە لە یاریەکەدا بینیمان وەزی ڕابدوو بەشەوەنە لەو پەڕیقیمەی خۆیان بوو وەزێکی بووە پاڵەوانی خولی ئیسپانیا هیچ جارێکی نەدۆڕان لە ئەبتاڵە بە ئاسیژی ئاخر یاری ئەخ بوو بە پاڵەوان سواریاری پێویستی پێی نەما بوو بۆیە دۆڕانی بەڵام لە خولیانە پاڵانەکانی ئەوروپا ئاسیشی زۆر باشی پێشکەش کرد لە بەراخاستن لە مەرحەلی دووەمەکە ینی چەلسی کردا دەروانێ لە قۆناغی کۆمەڵەکان ئاسیشی باش و بەڵام بینیمان لەگەڵ ڕۆما تۆ ئاسێکی باشی پێشکە یاریگە خۆدا گۆڵی زەکەی بەڵام لەگەڵ بینیمان بە شێوازی غەڵەتکردنی ڕاهێنەر ڤالڤێری لە یاریکردنی لە خوێنەی بۆ یاریەکە لە پێکاتەکەی کە دای نابوو نێتوانێت فریای یاریەکەکرێت ئەو هەڵەی کرد ڤالڤێری بەشەوەنەی دوور کردوانێ کەواتە یە هەڵەی گەورە لە هەڵەیەک لە یاریەکانی پاڵانەکانی ئەوروپا قوبوڵ ناکرێت ناتوانێت قەرەبووی بکەیتەوە لە کۆتای بەرنامەکە سپاسی ئامادەبوونی داراجەلال ناوژانی پلەیەکی عێراق و کوردستانەکەم هیوام سەرکەوتن و سەرکەوتنی زیاترتە سپاس بۆ ئێوەشکان محەممی وایە سەرکەوتن و بەداوایتان بۆ خوازن کە درێغیتان نەکردووە لە هەموو بوارەکانە بۆ ناوبێژوان بێ بۆ یاریزان بێ بۆ ڕاهێنەرەکان بێ بۆ هەر یانەیەک بێ کە لە کێمبریجێکە بەرجا بێ پەیام یەکەم بۆ سەرەکی بووە کە خوێنی کرد و
پشتی پێبەستەوە. سپاسی هەڵوێستەکەین بێکمانەوە بەردەوام لە خزمەتتانین ئەمە ئەرکە لە سەر شانمان کە پێویستە وەکو پێویست جێبەجێ بکەین. ئایزانم ئەم بەرنامە تایبەتەشم پێشکەشکردن کە کۆمەڵێک تەوەری گرنگمان لێوە باس کرد تا بەرنمەکانی داهاتوو بەخواتە نەسپێرم هەشە.